ئەگەر کەسێکی دڵت ڕقە كالحجارة أو أشد قسوة وەکو بەرد وشک و ڕق بووە نەرمون یانی و بەزەییتیان نەماوە ئاسەواری خراپی لە گیانە دروست کردووە ئینشاءڵڵا ڕەچاوی ئەم چەند خاڵە بکە ئەگۆڕێ یەکەمیان ئەبوو دەردا هات بەلای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی یا ڕەسوڵ الله دڵم زۆر تونە زۆر ڕقە چی بکەم باشە فەرمی بڕۆ دەست بساوە بەسەر منداڵی یەتیمە قسەی خۆشی بۆ کە دڵی بەرەوە خی گەورە دڵی تۆش نەرمەکە و هەروەها ئەطعم المسکین خواردن بە فەقیر يلين قلبك وتدرك حاجتك ضلت نرموية هروها خواي پروردگار پێداویستیەکانت بۆ بڕەکاتەوە. دووەم واز لە تاوانەکان بێنە چونکە هەر تاوانێکەکەی نقطەی ڕەشەکەوێتە بان درت هەر هەمووی ڕەشە بێ و ڕەخە بێ. بێ زەحمەت بۆ زکری خوا ناکەی بۆ زکری بەیانیان و ئێواران و خەوتنان لێ غافڵەوی بۆ پشکێکت نییە لە قورئان خوێندن ئەی مەگەر خۆی پەروەردگار نافەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب مەگەر بە ذکر یادی خۆی پەروەردگار نییە دڵەکان هێورە بێتەوە ئارامە بێتەوە. کەم پێ بکەنە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ فإن كثرة الضحك تميت القلب زۆر پێکەنین دڵ ئەمرێنێ و ڕەخێکە. قوربان زۆر خەم مەخۆ کەم بیر لە دنیا بکەرەوە کەم بیر لە داهاتوو بکەرەوە. رسول الله صلى الله عليه وسلم فەرمێت ئەکثروا من ذکر هادم اللذات زۆر بیر لە چی بکەنەوە لە دنیا و لە کۆمەڵەش دڵت ڕقکە خفەت بار و بێزار بکەنە هادم اللذات لە مردن و لە ئاخرەت. گۆشەگیر مەوە بڕۆ دەرچۆ سەفەرکە ئاویش لە شوێنی خۆیان ئەگەنێت بەڵام لەبیرت نەچێت لەگەڵ هاوڕێی باش و لە خواترسە. خاڵی کۆتایی هەڵدەگوێ بگرە لە چیرۆکی کەسە چاکەکان دانشە بە دیاری کۆمەڵە وتاری مامۆسا کە بەدڵتە حەزت لێیە چیرۆکیان بخوێنەوە چیرۆکی وا هەیە دڵ ئەکا بە ئاو داواکەم لە خۆی پەروەردگار ئەو قوفڵانەی کە لە دڵی تۆ دریاوە لە ژیانی تۆ دریاوە دڵت ڕق بووە بێزاری بێتاقەتی خی پەروەردگار هەمووی لە بەردەمە بکاتەوە.